بەڵکو عقوبەیەکی سەختی سیاسی و ئیداری کەوتۆتە سەرم شارەوە کە 20 ساڵە ئێمە پێیوە ناڵێنی ئەو عقوبە سیاسیانەی کە بەو شێوەی کە دەستی خزمەتگوزاری ناگێتە شارەکەمان کە خوێنی چەندین گەنجمان بەخشی بەوەی کە خزمەتگوزاری بگەێت بەڵام هیچ فایدەی نییە. بۆیە داواکارین لە سەرکردایەتی حیزبەکان بە تایبەتی یەکێتی و پارتی بەخۆیان بچنەوە ئیتر چی دیکە بە گەنجەکانمان لەوە زیاتر خوێنیان نەڕژێ لە پێناوی خزمەتگوزاریە لە پێناوی ئەوەی کە ئەم شارەی ئێمە بازنەیەک بە دەوریا بێنێت لە مەرکەزی پارێزگا و لە حکوومەتی هەرێم و لە بەشەکانی کە ئێمەش خۆمان بە کوڕی ئەم نیشتیمانە دەزانین و ئەو حکوومەتێش بە خوێن و فرمێسکی ئێمە دروست بووە بەڵام ئەم جیاکاریە ئەم ستەمکاریە جێگای قوبوڵ نییە. بۆیە گەنج ئێمە کەوتوەتە نێوان دوو بەرداشەوە یا بەرداشی ڕوبەڕووبوونەوەی بەوەی کە بەو شێوەیەی کە خوێنمان بەخشی لە پێناو خزمەتگوزاریە یاوە تا گەنجەکانمان ئەم شارە چۆڵکات و ڕووکاتە ئەو وڵاتانەی کە ئێستا بە چاوی خۆتان هەمومان دەیبینین کە لەسەر ماهەڵە لەرسێن. ئەوەش بۆ خۆی جێگەیەکی داخە کە ئەم حکوومەتە بۆ کە بەرهەمی ڕەنجی شانی هەرمومانە کە ئەم شارەی ئێمە لە پێناو ئەوەی کە حکوومەتێکی سەر بەخۆمانە بێت تەقت بوو لەگەڵ سەویە بەڵام ئێستا و حکوومەتە زۆر ستەمکارانە زۆر دوژمنکارانە مامەڵە لەگەڵ گەنجی ئەم شارە دەدەکا. بە چاوی خۆتان زوومی کامیرەکانتان بگێڕن بزانە شتێکی خزمەتگوزاری بەدیەکەی بزانە شوێنێکەیە گەنجێتیا بەحەوێتەوە بزانە لایەک هەیە بۆ ئەوەی کە گەنجەکانمان بتوانن بۆ خۆی دڵیان بە میوانێکیان ڕووی تێ بکات و بتوانن لە شوێنێکا بیان حەوێنەوە. دوایەوەی ساڵەکە تێپەڕێ بەسەند خوێنڕشتنی ئەو گەنجانەمانە بەبێهۆ وەحدەی ئیداری تا ئێستا نەیتوانیوە و ڕووی ئەوەی نییە ڕووی ناو قەرەباڵخ و خەڵکی نییە ڕووکاتە ناو شارەکەمانەوە ئیتر بە چه حسابێ بتوانێت داوای بەشە سوتەمەنی و پێداویستەکانی ئێمە بکە.